بەناوی خوای گەورە میهرەبان وەک ئەنجومەنی سۆرانی كۆمەڵی ئیسلامی بۆ ساڵی دێەم بە هاوکاری لقی سۆرانی مامسانی پێشەنگ توانیمان خولی ئایندە بکەینەوە بۆ پەروەردەکردن و پێگەاندنی منداڵان. سوپاس بۆخوا کە ئەو ساڵیش نزیکەی 50 قوتابی بەشدار بوو و بۆ ماوەی 8 هەفتە بەردەوام بوو. نزیکەی 13 مامۆستا لە خولەکە بەشدار بوون. ئێمە وەکو ئەنجومەنی لقی سۆرانی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ بە هاوکاری باڵێز ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کەوا ئەم خولەمان بۆ منداڵە چاوگۆشەکان کردبووە بۆ ماوەی 8 هەفتە ئەمڕۆ کۆتاییمان پێهێنا. ئێمە دەستخۆشی لەگەشت مامۆستایانی بەشدار بوو ئەەکەین و هیوای سەرکەوتن بۆ منداڵە چاوگۆشەکانمان خوازیین لەخوای گەورە داواکارین کەەوە ئایندەیەکی گەشت و ڕوون چاوەڕانی ئەم بێت لەم وڵاتەدا. ڕێز و سڵاو بۆ ئەو مامۆستانەی کە لەو خۆیان ماندوو کردووە بۆ ئێمە تاکو ئێمە بخوێنین دەستخۆشیان لێ دەکەین مامۆستا. من یەکێکم لەو تەڵەبانەی کە لەو خولا بەشداریم کردووە استیفادەی زۆرم لێ کردووە و هیوادارم ساڵێکی تر ئەم بەرنامەیە ئەم خولە ببێتەوە و فێرە ژیاننامەی پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەمیش بووین فێرە قورئان خوێنیش بووین. زۆر سوپاس. دەستخۆشی لە مامۆستاکان فێرە قورئان بووین فێرە ئاداب بووین فێرە هەموو شتێک بووین زۆر سوپاستان دەکەم.